خۆش بێخوا کاک دکتۆر هیوا زۆر بەخێر بەنیاخوا ئەگەر بێمە لای بەڕێستان بمەوێ لە زاری بەڕێستانەوە ئەو مەفهومە ڕاست بکەمەوە کە زۆر جار لە کۆمەڵگەی ئێمەیە کە هاوسەران مناڵیان نابێ هەمویان ینی چاویان ئەچێتە سەر ئافرەتەکە و چاوین بڵێن پەنجەی تۆمەت بۆ ئافرەتەکە درێژەکرێ. ئایا تا چەند گرینگە کە پیاوانیش ئەوە بزانن نیوەی کێشەکە و بگرە نیوەی چارەسەرەکەش لەوانەیە لای پیاوەکان بێ، تا چەند گرینگە کە پسپۆڕێکی تایبەت بە پیاوان لە ناو تیم و ستافی چارەسەری نەزۆکیە مەوجود بێ؟ زۆر سپاس دکتۆرە، دەستەکانت خۆش بیتن هەر بژی. بەنسبەت ئەوەی کە لە برێن مجتەمەعی ئێمەوا باوە هەر کاتێک ژن و مێردێک نەزۆک دەبن هەمووی ڕوویان لە ئافرەتەکەی دەکەن و بەبێ گوێدانە پیاوەکە. دەبی زانستی پزیشکی ئەوەی دەرخستووە کە 150 نەزۆکی لە هەر خێزانێک ینی پەیوەندی بە پیاوەکەەوە هەیە و 150 پەیوەندی بە ئافرەتەکەەوە هەیە. جا بۆیە باشترین شت بۆ ئەو خێزانانەی کە منداڵیان نییە دەبی ژن و مێردەکە پێکەوە هەڵسەنگاندنیان بۆ بکرێتن، پێکەوە سەردانی پزیشک بکەن و ئیش لەسەر نەزۆکی پیاوەکەی دەکاتن، زائیدن دکتۆری کۆرپەلەزانی، دکتۆری ئیمبریۆلۆجیست دەبێت ئەو سێ دکتۆرە پێکەوە هەماهەنگی بکەن هەتاوەکو بتوانن ینی باشترین چارە لە ئەو نەزۆکیە بۆ دۆزرەوە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.